هەرسەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئێستا جمو جۆڵێک هەیە لە نێوان حزب و لایەنە سیاسیەکاندا بە تایبەت یەکگرتووی ئیسلامی دەستپێشخەریکی هەیە داویەتی بە یەکێتی نیشتیمانی کوردستان داویەتی بە پارتی دموکراتی کوردستان کە خۆی لە سێ تەوەرە بینێتەوە بۆ ئەوەی ئەو چەق بەستووە سیاسی لە هەرێمی کوردستان هەیە تێی بپەڕێنن. جا من گفتوگۆ زیاتر لەگەڵ دکتۆر کەمال کەرکوچی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان دەکەم کە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. دکتۆرم کاتتان باش. ساڵی 1992 دوای هەڵبژاردن ڕێککەوتن 50-50 بێت یەکێتی و پارتیا ڕێککەوتن ئەو کات. ئێستا یەکێتی بەڕاستی داوای 50-50 ئاکات. پێشەکی سەڵاو بۆ گیانی پاکی شەهیدە سەربەرزەکانی کورد و کوردستان بۆ گیانی پاکی شەهیدانی ئەنفال و کەسوکاریان سەڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان سەڵاو بۆ ئێوەش بەنسبەت ئەمەی ئێستا کە پەرلەمان ئەوە کارانە بۆتەوە ماوەیەکی زۆرە ئەمەوی لێرەوە دەست پێ بکەم لە هەموو سیستەمی دیموکراتیە پەرلەمانیەکان لە دنیا پەرلەمان بە یەکێک لە بەلاتریندا مەزراوە دەستوریەکان دادەنرێتن ئەویش بەهۆی ئەو کارانەی کە ئەنجامی دەدا متمانەی ئەوی بەخشینە بە حکوومەت چاودێری ئادا و کارەکانێتی و پاراستنی هاوسەنگی دامەزراوەی سیاسی لە ناو سیستەمی پرۆسی دیموکراسیدا ئەمانە ئەرکی پەرلەمانە ناکرێت پەرلەمان دوا بخرێت لەبەر هیچ ئەگەرێ هەنی ئەمە تاوانێکی گەورەیە کە ئیمرۆ ئەکرێت پێویستە یەکێتیانە دەبێت کارا بکرێتەوە پارتیاڵەیە بێ کارا بکرێتەوە ئۆپۆزیۆنەکان هەمویان وادڵ ئەی بۆ کارا ناکرێتەوە پرسیارەکە ئەوەیە هەمویان لەگەڵی باش کاراش نابێ آخر ئێدەڕا ئێدە سەبرکە من جواب بدەمەوە پرسیارت کرد ئەوە پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنەکەی لە ناو پەرلەمانە هەموو دەقیقەیەک حازرە لەوێنە کە ئادای پەرلەمانی خۆیان بکەن هەموو دەقیقە بەڵام ئەوەی نایە بۆ ناو پەرلەمان با هەر بڵێ ئێمە حازرین کارای بکەینەوە ئێوە ئەگەر حازری فەرموو برای من پەرلەمانتارەکانیش بەرپرسن لە پێش مێژوو لە پێش خودا لە پێش وجدان لە پێش گەلی کوردستان بۆ چونکە ئەم بەڕێزانە وەختی چوونە هەڵبژاردن کوردستان بە خەڵکیانوە دەنگمان پێ بدەن ئێمە چین خزمەتتانەکەین خزمەتی هەرێمی کوردستانەکەین یاساکان دەرەکەین ئەتان پارێزین دیفاع لە مافتانەکەین قەسەمیان خوارد بە قورعان وتیان ئادای پەرلەمانی خۆمان جێبەجێکەین بەزیستە نایەن کە نایەن بەو معنایەیە قورعانیان بە خلاف خواردووە ئینجا بزان چەند گرانە نامەوێ نوشت بڵێم ئەوەی قورعان بە ناڕاستی هەموو فراکسیۆنەکان ئیمرۆ نابابێ دەوام کە بچنە جەلسەکە لە ناو قاعەکە پا بدەنە عەردەوە سەرۆکایەتی بۆ خۆیان دانن لیژنەکان کاراکەنەوە یاسا دەربکەن داوا لەلایەنە سیاسیەکان بکەن ڕێک بکەون بۆ حکومەت ئەگەر حکومەت لایەنە سیاسیەکان حازر نەبوو خۆیان قەرار بدەن پەرلەمانتار بەرزە بەڵام بەداخەوە ئەم بە ڕێزانەی ئێستا نازام لەبەر هەر سەبەبێکە نایەن بە خەڵکیان و تۆ دەنگمان پێ بدەن ئەچینە پەرلەمان خزمەتتانەکەن قورعانیان خواردووە آخر قورعان لای من گەلێ مهمە من قەنەعەتێکم لای هەموو ئینسانێکی موسڵمان گرنگە دەستیان خستووە سەر قورعان کە ئادای کاری پەرلەمانی ئەوە من قەسەمەکەیان نووسیوە بۆتان نەخوێنمەوە ئەڵێ بە خودای گەورە سوێن دەخۆم کە بەرژەوەندی گەلی کوردستان و یەکێتی خاک و گەل و شکۆ و ماف و ئازادیەکانی هاوڵاتیان و سامانی گشتی بپارێزم و ئەرکی ئەمەیان مهمە و ئەرکی ئەندامێتی بەڕاستی و دڵسۆزیەوە جێبەجێ بکەم یەکوە بەڕاستی و دڵسۆزیەوە جێبەجێ کردووە
کام جلسەیان کردووە کام یاسایان دەرکردووە با قەیناکە هەر لایەنێک خاوەنی هەر بیر و باوەڕێکە بێتە ناو پەرلەمانەکەی خۆی لە شتێک ناڕازیە لە ناو هۆڵی پەرلەمان لە دەرەوە لە ساحەکەی کۆنگرەی ڕۆژنەماوانی بکە بڵێ ئەمە غەڵەتە لەبەر ئەوە ئێمە داوا لە خەڵکی کوردستانەکەین لە هەڵبژاردننی تر دەنگ نەدەنام لایەنە فشار بخەنە سەریان بەڵام سەر مانگ بڕوە ڕاتبەکەی وەربگرێ موچەکەی وەربگرێ یەک کەلیمەیەکیش دیفاع لە مافی گەلی کوردستان نەکە ئەزانی ئەگەر پەرلەمان کارانە بێ ئەو مادە دەستوریانەی لە دەستوری عێراق سەبرکە ڕجان سەبرکە تا نانە ئەو مادە دەستوریانەی لە دەستوری عێراق هەیە کە دیفاع لە کیانی کوردستانەکە هەرێمی کوردستان ئەگەر پەرلەمانەکەت کارانە بێ ناتوانێت بیکە ئەوش بەکەی خۆی ئیشەکە بڵێ بۆیە ئەو بە ڕێزانە من ڕجایان لێکەم چاوێن ماچەکەم با بچن دەوامی خۆیان بکەن بە قسەی هیچ حیزبێکی سیاسی نەکەن بچنە ناو پەرلەمان سەرۆکایەتی خۆیان دابنن کێدانن بە پیرۆزیان بێدای بنن بە زۆرینەی دەنگ بەو عورفی پەرلەمانە هەیەی ئەو جا لە جانەکان پێک بێنن ئەو جا داوا بکەن حکومت پێک بێ مراقبەی ئادای حکومت ئەرکی پەرلەمانتارە بیکاتن ئێستا بە هەموو شتێک جامد بووە بۆ چونکە وەڵا ناچینە پەرلەمان چونکە لایەنە سیاسیەکان ڕێک ناکەون تو پەرلەمانی مەسئولیەتێکی مێژوویی تاریخی لە پێش خوا لە پێش گەلی کوردستان لەسەر شانتە نەڕۆیت تاوانباری و دنیا و قیامەت باش بەخراب باستەکاتون و عقابی خۆت دکتۆر بەدەستەگەێنی لە گریمان چوونە پەرلەمان و دەستەی سەرۆکاتی هەڵبژێردرا و پەرلەمان کاراکرایەوە دەبێت چی بکات دەبێت بچارە متمانە بە حکوومەت بدات خۆ نابێ ڕێک بکەون لەسەر حکوومەتیش من ئەمەوەی ئەو پرسیارکەم ئایا ئێستا یەکێتی داوای 50/50 کە بەڕاستی باڵێ پرسیارەکە جوانە کاکە ئاڵێن و چی قسەی شیرینەکە لەسەر ئەعلام بەسوانیە ئەگەر یەکێتی یان هەر لایەنێک بڵێتن ئێمە حازرین ئادای پەرلەمان کارا بکرێت ئێدەبا پەرلەمانتارەکانت بچێتە قاعە بچێتە هۆڵی پەرلەمان هینەکانی پارتیش دێ هین لایەنەکانی تریش دێن هەموو بچن لەوێ دابنشن خۆیان سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرن با لایەنە سیاسیەکان ڕێک نەکەون بەڵام باشڵێن معنای وایە ئەو پەرلەمانتارە دواتریش با حکومت ئەوان ئەوەی بکەن فشار بکەن لە لایەنە سیاسیەکان داوایان لێ بکەن ئەگەر ئێوە حازر نەبن حکومت پێک بهێنن خۆیان خەڵکێک تەرشیح بکەن و دەنگیان پێ بدەن ناکرێتن بەو پارتی بەمەڕازیە بکەی حتاکو لایەنێک پارتی بەوە ڕازیە پەرلەمان کارا بێتن و پەرلەمانیش داوا بکاتن پارتی حازرە بۆ پێکێنانی حکومەتی ئەو جا زۆرینە 49 کورسی زۆرینەیە لە پەرلەمانی کوردستان لایەنێک 49 کورسی زامن کرد پیرۆزی بێ ئەو حکومەتەی دێت دایە مەزرێنی هەر ئەمە ڕێی خۆمە من داواکەم لەو پەرلەمانتارە بەڕێزانە 49 کورسی لای من پرسیارە دکتۆر کارای 49 کورسەکە لای من پرسیارە چونکە سەتن بۆ 49 کورسی زۆرینەیە لەبەر ئەوەیە کەس نەچون سوێندیان نەخوارد لەبەر ئەوەیە دوانی وا بزانم هەندێکیان سوێندیان نەخواردووە وا بزانم سییانیان حەقی پەرلەمانتاری نەماوە نەچووە قەسەمی خواردووە و بەشداریش نابن بڵێ کەواتە 49 زۆرینەیە تەواو ئەمە بە پێی یاسا بەڵێ بە پێی یاسا ئەوە خۆم حیسابم کردووە بەڵێت تەواوە 49 کورسی بەڕێستان سەرۆش پەرلەمان زۆرینەیەتەوە بەڵێ ئەزانم بۆیە من دڵم ئەستێ لەگەڵی چونکە پێم خۆشە پەرلەمانەکەمان وەکو ئەستێرە بگەشێتەوە گشت پەرلەمانتارەکان خاوەنی هەر بیر و باوەڕێکن لە ناو پەرلەمان بن سەرۆکایەتی خۆیان هەڵبژێرن فشار بخەنە سەر لایەنە سیاسیەکانی خۆیان داوایان لێ بکەن
کە کاندیدەکانیان بدەن بۆ ئەوەی حکوومەتەکەمان کارا بێ و دەست بەکار بێت. باشە دکتۆر کەمال بەس وەڵامی ئەو پرسیارت نەدامەوە یەکێتی داوای 50/50 ئەکات. ئەوە بابەتێکی سیاسیە بین هەردوو وەفدی مفاوزە من لەگەڵ ئەوە دیارە شتێکیان داوا کردووە بەس خۆ لە ناو پەرلەمان 50/50 نیە یەکێتی 23 کورسی هەیە باشە لایەنەکە پارتی 39 کورسی هەیە لایەنەکان تر هەر کەس بە قەدەر حیزمی خۆی خەڵکی کوردستان دەنگی پێداوە وتێتی ئەی پارتی ئەی یەکێتی بای ئەوەنە کورسی خزمەتم بکە نەویست و حەقەکەم بخۆ بڵێ من ئەوەنە دەنگت پێدەم چونکە ئەوەنەت لێ ڕابینم فەرم و بای ئەوەنە دەنگ خزمەتی گەل و خاکی کوردستان بکە کەچی لایەنێک بچووک بێت بڵێ من ئەمەوێتن بەقەدەر ئاخاوانی شەڵێن تو بم ئەویش نابێت ئاخاوانی ئێستا 38 کورسین نەوەشمان لەگەڵ هاوپەیمانین هەر کەس بە حیزمی خۆی هەر کەس چونکە دەستوری عێراقەوەی دیاری کردووە زۆرینەی دەنگەکان کام لایەنی سیاسی ئەیهێنێتن لە ناو پەرلەمان ئەوە زۆرینەیە ئیتر ئەوان با وەختی حکوومەت چووە دەنگدانەوە با ئەوان وەکو یەک بۆ خۆیان دەنگ بدەن بەڵام حیسابی بکەیت بڵێ تو ئەوەنەی منی تو ئەوەنەی من نیت ئەوە یەک بەنسبەت حکوومەتیش فەرقە تو پەرلەمان جارێ من ئیمڕۆ 34 ساڵە پیرۆزبایی لە گەلی کوردستانەکەم ڕۆژێکی وەک ئیمڕۆ کە هەڵبژاردنێکی کرد هەموو دنیا چاودێریە کرد ئەم پەرلەمانەی دامەزراندووە ئێستا گوناحە تاوانە ئەو پەرلەمانتارانە نازام لە بەرچی حیزبەکەیان پێیان نەڵێ مەچن تەبعاً دیارە ناچن بەس نابێتن بگاتە ئەو دەرەجەی دەوام نەکە بابچنە ناو پەرلەمان دەوام بکەن حکوومەت ئەگەر پارتی بەنەوعێک پێی باش بێتن و پەرلەمانتارێک لە لایەنێک پێی باش نەبێ با دەنگی پێ نەدا با دەنگی پێ نەدا باوەڕ بکە من ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بووم تۆ گوتی ئەمڕۆ ڕۆژی پیرۆزە ئەمڕۆ لە نێو پەرلەمانی کوردستان بووم تا کاتژمێردا یەک پەرلەمانتارم نەبینی لەوێ لە کاتێکدا ئەمڕۆ دەبێ هەمویان لەوێ بان لە ڕۆژێکی وا بۆیە هاوارەکەم ئیمڕۆ قەرار بوو دانیشتنیەک بکرێ لە شیراتۆن ئێمەش داوەت کرابووین شەو نیوەی شەو نامەیەکیان نردوتیان تەجی لەبێ لەبەر هۆیەک کە لە ئیرادەی ئێمە گەورەترە ئەمە دەبێ پەرلەمانگوتی یەکێتیونەوەی نوێ بوویان خستەوە بوو پەرلەمانتارە بە ڕێزەکان بە منیان نەوت چیە بوو بەس نووسراوێکمان بۆ هات داوای لێبوردنیان کرد ئەڵێ لەبەر هۆکارێکی لە ئیرادەی ئێمە گەورەترە دواخری بۆ کارێکی تر مشکلە نییە بەس من داوا لە پەرلەمانتارە بە ڕێزەکانەکەم کە خەڵکی کوردستان سقەی بە ئێوە داوە ئێوە سەرکەوتونە بوونەتە نوێنەری خەڵک قەسەمتان خواردووە قەسەمەکەی خۆتان جێ بەجێ کرد تەواو بەس کە نەچن ئەوە تاوانێکی گەورەیە گوناحە ئەم بەر پەرلەمانە بەرهەمی خوێنی بێسنوور کوڕ و کوچی کوردستانە هەمومان عەزێتمان خواردووە هەزاران پێشمەرگە شەهید بوو مەعەوەق بوو خەڵک بێسەر و شوێن کرا کیمیاباران کرا کوردستان ئەنفال کرا بەرهەمەکەی ئەم پەرلەمانەیە ئێستا ئەفەندی وەڵا ناچم بۆ دانیشتنەکان بۆ ناچی ئێستقالە بدا با هەڵبژارنێکی تر ئامادەیە پارتی بۆ هەڵبژارنێشتکە من ئێستا پارتی بە هەموو شکلێک ئەوەی من لێ تێگەیشتومە لە ڕێزدار جەنابی سەرۆک تێگەیشتومە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بە مولا نادەن بۆ ئەوە کارەکەن بۆیە بەرژەوەندی خەڵکی کوردستانیش ئەوەیە پەرلەمان کارا بێتن بەڵێ زۆر باشە جا ئێستا پارتی بەنیازی چییە دکتۆر کەمال یەکگرتو پێشنیازەکانی خۆی هیناوە دەست پێشخەرێکی هەیەدایەتیمانی کوردستان دایەتە پارتی دموکراتی کوردستان ئێستا پارتی بەنیازی چییە؟ ئەزانی چۆن حتمما پارتیش حیزبێکی عریقە ڕابردوویەکی پرشکۆی هەیە خاوەن خەباتێکی زۆر دێرینە خاوەنی بارزانی نەمرە خاوەنی شێخ عەبدولسەلامی نەمرە پارتی
خوتەی خۆی هەیە لە وەختی خۆی باسەکرێ مستە لەسەر تەلەڤیزیۆن باسی ناکەم بە تەمەیت ینی ئەیزانی تو ناتوێت بێڵێ بەڵام دڵ نیابە هەموو شتێک پارتی هەنگاوەنا بە ملیمەتر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و قەتیش لەگەڵ ئەوەیە پەرلەمان کارە نەبێت ئەگەر سەبرشی کردی بێتن دیارە حەولی داوە هەموو لایە کۆ بێتەوە دەرگاشی لە هیچ حیزبێک بۆ گفتوگۆ بۆ دیوالۆ قەت نەگرتووە بەردەوام خۆی سەردانی لایەنەکانەکە بە نیازە ماوەیە هەموو شتێکیش بەئێس هەموو شتێک لە پارتی متەوەقع بێتن خێری کوردستان و گەلی کوردستان و هەرێمی کوردستان و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت ئەیکە ڕێگە لە خۆی کەم تەرخەمی ناکە و خۆشی تاخیر ناکە لە نزیکانە یەکێتی و پارتی کۆ بنەوە ئەوە پێویستە بە داهاتوو بەڵام ئەوەی من لێرە لام مهمە ئیمڕۆ لە ڕۆژی یەکەم هەڵبژاردننی هەرێمی کوردستان و ماوەکی زۆرە پەرلەمانتارە بەڕێزەکان کە خەڵک متمانی پێیان کرد باوەڕێیان پێیان کرد دەنگیان پێیاندا هاتن قەسەمیان خوارد هەموو مانگێکیش موچەکەی خۆیان وەرەگرن لام مهمە بچنەوە ناو پەرلەمان ئەگەر حیزبەکەی وتی نەچۆ من شانازی بەو خوشکێکە کەمەوە کە حیزبەکەی منعی کرد بچێتە پەرلەمان ئەو چوو ئەوە قەت دەبێت میدالێکی پێ بدرێتن بەڕاستی ئەوە هەموو پەرلەمانتارانی تریشە بێ هەمان شت دکتۆر تۆ ئەڵەی پارتی هەموو هەوڵێکەدا پەرلەمان کارا بکرێتەوە گریمان هەموو هەوڵێکتاندا یەکێتی نەهاتە پێش وایە بەبێ یەکێتی پەرلەمان کارا دەکەنەوە و دەشتوانن بیکەن من ئومێدەوارم یەکێتیش بێن و ئەگەر نەهاتن ڕێگەیە نەگرن کە ئەگەر نەهاتن خۆیان لێ مەسئولن ئەو جا پارتی ئەوەی بە بەرژەوەندی گەلی کوردستان بزانێ ئەنجامێت پەرلەمان کاراکاتەوە پەرلەمان ئێمە وا داواکەین لە گشت پەرلەمانتار فەرم و وەرن باکارەکەینەوە بڵێ سپاس بۆ دکتۆر کەمال کەرکوچی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس